سەرمام هەموو دەستی خۆ تێکدانی و دەستی حکوومەت هەرێما کوردستانێکەی ئەوانش پشتی بریاردایی قەدەغەکردن هات و چۆن تەجەمەعات هەموویت بەتاڵ کردی ئەوشت بۆ ساغی و سڵامەتیامەیە بۆ پاراستنا مرۆڤ و ئینسانەتیە لێفەرە سەرمە هەموو کاشک ئەم هەمووشک احترامە بێ قرارێ بکەین سەرخۆ قبول بکەین چەنگوەکی سەبەقەکە قەولێمەت بێژێت بۆ سەبر بۆ مێرارکانەکە چییە و بۆ خۆف سڵامەتیا ڕێە بەلێ بۆ نازبوونی بۆ چرێ نەقلەیە هەر مرۆڤەکی سەبرێ بکێشێت ئەبێ مەدەیە و ئەبێ فترێت ماڵە خۆدەخۆ بسترین داخۆ دێش بسترینێت ئیشەڵڵا سەبرێ بکێشێت فەرجێت خێرێ بن پێ هەی وەری ئینسانێکیشک ئەش بەلا دنیا نەترسێت وش مەشاکلێت دنیا نەترسێت و سفکاتێ پێ بکات ئەکیدێ خەسارێدات لێبیا بش خودەیە و شعبێ کوردستانی و بتایبەتی ملەتێ مێ ئێزەدی ئەبێ قرارێ هەمووی سەبرێ بکێشێ ئیشەڵڵا مەهیویش خودێ هەیە فەرجێت خێرێت پێ بێن و خەڵک و عالەمە ئەبزە سەرکارێ خۆ سەرشۆدێ خۆ من هونەرمەند پەرشمتوانە لە سوید خۆشەویستان هەموومان دەزانین کە ئەمڕۆ ڤایرۆسی کۆرۆنا وەک پەتایەک هەموو جیهانە گرتووەتەوە کوردستانیشی لێ بێبەش نەبووە سەرەڕای هەوڵێکی زۆر لەلایەن وڵاتانی پێشکەوتوو بۆ دۆزینەوەی ڤاکسینێکی چارەسەر بەڵام مەخابن تاکو ئێستا ئەنجامی نەبووە ڤایرۆسەکەش زۆر بەخێرایی بڵاو بێتەوە بۆیە باشترین ڕێگا بۆ خۆپاراستن و پەتایە پابەندبوونم بۆ ڕێنمایانەی کە لە دەستگای ڕاگەیاندنەکان بڵاو دەکرێتەوە من هەر لێرەدا باشێ زانم کە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە سەرڕای ئەو بارودۆخە سیاسی و ئابووری ئەمڕۆی کوردستان توانیوێتی زۆر سەرکەوتوانە ڕێوشوێنی گونجاو بگرێتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی ئەو پەتایە هیوادارین هەموو خەڵکی کوردستان هاوکاری حکوومەت بن و بۆ ڕێگرتنی هاوڵاتیانی بەڕێز سڵاوتان لێبێ من ئەدرێسی حاج حسێن و خاوەنی ئوتێل لەندەن ئای کە شوێنی گرنگترینەی ئەو کەسانەیە لە وڵاتان ئوتێل لە گەرمیان تەنها شوێنێکین ئێمە گرنگترینەی ئەو خەڵکانەکەن لێرە ئێمە لە پێناوی ئەوەی ئەم نەخۆشیە بڵاو نەکاتەوە خۆمان و سەروەت و حاڵمان خستۆتە خزمەتی ئەو کەسانەی کەیەتۆ لەبەر ئەوەی ئەگەر خوا نەکەران هەر کەسێکیان خەڵگری ئەو ڤایرۆسە بن بتوانین لێرە چارەسەری بکەین و بڵاو نەکا بەناو بازاڕە جا داواکاری لە هەموو لایەک هەر کەسێ بە هەوڵی خۆی بە توانای خولای خۆیەوە هەوڵ بدا بتوانین نێڵین ئەم نەخۆشیە زیاد بکە بە ئەوەی یارمەتی حکومەت بدەین بە هەموو لایەکمانەوە یارمەتی یەکتری بدەین تا بتوانین ئەم نەخۆشیش نامێنێت و نەمێنێت بە کەمترین خەسار بتوانین لێ دەرچین سپاس بە هەموو لایەکتان